بەپێی بڕیارێکی قایمقامێتی قەزای ناوەندی هەولێر لە ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز سەرجەم هوتێل و ڕێستورانت و خواردنگاکان کراوە دەبن و هێزە ئەمنیەکانیش لە ئامادەباشیدا دەبن بۆ هەر کارێکی نەخوازراو. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا نەبەز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر ڕایگەیاند چەندین لێژنەمان دروست کردووە بۆ چاودێریکردنی بازاڕ و ڕێگریکردن لە گرانبوونی نرخی شتومەک لە ڕۆژانی جەژنی پیرۆز. گوتیشی ئامادەکاری تەواومان کردووە بۆ هاتنی گەشتیاران بۆ شارەکەمان. لیژنەکان هەر هەمویان تیمەکان ئامادەکاریان کردووە پیلانی خۆیان داناوە بۆ ئەوەی ئەو جەژنە بە سەلامەتی بەڕێ بکرێ و ژیان و تەندروستی هاوڵاتیان بپارێزرێتن. سەبارەت بە گەشت و گوزار دەست پێ بکەین. گەشت و گوزار بوارێکی تەوەرێکی گرینگە، چاوەڕوان دەکرێت ژمارەیەکی یەکجار زۆر بە تایبەت لە ناوەڕاست و خواری عێراق لەو ڕۆژانە ڕوو لە شاری هەولێر و هاوینە هەوارەکانی پارێزگای هەولێر بکەن. پێشبینی دەکرێت ڕۆژانە 20 تا 25 هزار کەس سەردانی شاری هەولێر بکاتن لە ڕۆژانی جەژن. ڕێستۆرانتەکان هەر هەمووی ئاگادار کراینەوە کەوا بەردەوامی کراوە بین لە ڕۆژانی جەژن لە ڕێگای کۆمەڵی چێشتخانە و ڕێستۆرانتەکان، هەروەها نانەوەخانە و سەمونخانەکانیش ئەوانیش لە ڕێگای سندیکا لە ڕێگای ئەنجومەنەکەی خوان ئاگادار کراینەوە دەبی ئەوانیش کار بکەن. بەپێی ئەو پلانە ئەمنیەی کە پۆلیس و هێزە ئەمنیەکانی شاری هەولێر دایانڕشتووە بۆ ڕۆژانی جەژن، هێزە ئەمنیەکان تاوەکو دوای جەژن بوونیان دەبێت لە شوێنە گشتیەکان بە تایبەتی گۆڕستانەکان و مۆڵ و پارک و سەرجەم ئەو شوێنانەی کە قەرەباڵغ دەبن بۆ ئەوەی گەشتیاران و هاوڵاتیان بە ئارامی جەژن بکەن. هێزەکانمان ئامادە باش دەبن بۆ پاراستنی سەر و ماڵ و جانی هاوڵاتیان. ئەم ساڵ وامەزەندە دەکرێت خەڵکەکی ئێزگار زۆر لە ناوەڕاست و خواروی عێراق لەگە شارەکانی تری وەکو سلێمانی و دۆچیش خەڵکەکی ئێزگار زۆر دەبوو لە شاری هەولێر وەکو پایتەخت هێرێم کوردستان و شوێنە گەشتیارەکان بکاتن. بۆیە من لێرەوە داوا لە وڵاتیان دەکەن لە هەموو ڕۆکەوە هاوکارمان بن بۆ ئێمەش بتوانین باشترین خزمەتگوزاریان پێشکەش بکەین. دڵنیان دەکەینەوە کە شارمان ئارامە و سەر و ماڵیان دەپارێزین لە ڕۆژانی جەژن و لە ڕۆژانی پشوەکانی جەژن. لەبارەی قوربانیکردنەوە بەپێی بڕیاری قایمقامێتی هەولێر سەربڕخانەی شارەکە لە هەر 4 ڕۆژی جەژن کراوە دەبێت بەبێ وەرگرتنی هیچ ڕسوماتێک ئاژەڵ بۆ هاوڵاتیان سەردەبڕن. هەر هاوڵاتیەکیش لە ماڵەوە ئاژەڵ سەر بڕێت پاشماوەکەی لەسەر شەقام و شوێنە گشتیەکان فرێ بدات لەلایەن لێژنەکانی شارەوانی سزای دارایی دەدرێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.